کێ لەم هەڵبژاردنەیە براوە دەبێت. کۆمەڵ بە تەکنیکێکی هەڵەوە چووە هەڵبژاردنەکان. ئێمە چاومان لەوەیە ڕۆژ بە ڕۆژ هەڵبژاردن بۆ هەڵبژاردن خەڵک لە کوردستان وشیار بێتەوە. هەر بەڕاستی ئێوە بۆ هەرێمێکی تر ئیشتان کردووە یان هەر بەڕاستی ئیشتان کردو هیچیش ناگا بە هاوڵاتیان. ئەوەی کە کوردستان بەم جۆرە بەردەوام بێ هەمومان لە مەترسیان. ڕێکخراو هەبوو لە پێش چاوی یەکێتی و پارتی و دامەزراوەکان 6 دانە ساڵ ئیشیە کرد بۆی پەرە بە هاوڕێگەزبازی بدە. ئێمە کفرە. جەنابی مامۆستا عەلی باپیر پەیوەندێکی باشی هەیە. بۆ ئەم پەیوەندیە باشە ئیزافە ناکاتە ئەو هەموو کار و چالاکی پەرلەمانتارەکانی هەیەی کۆمەڵێک دووستێ بەرێتە پێشەوە لەوەی کە ژێردەستبوونی داهاتی هەرێمی کوردستان لە هەردوو حیزبەکەی دەسەڵات ئەمەوە کا دەنگی خەڵک بکڕێت. تەکلیفم لەلایەن کردووە کە ناڕازیە و ئۆپۆسیۆنە بۆی بێت واژۆم بۆ بکە. کەمی دەرمان لە نەخۆشخانەکانی سلێمانی تاکەی. بۆ ئەوەی ئێمە ڕوبەڕووی گەندەڵی بینەوە پێویستمان بە پشتیوانی خەڵکی کوردستانە. کۆمەڵی دادگەری تا چەند ئامادەیە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. بەڕێزت چۆرە نەخۆشخانەی بەخشین ئەبینی کە بەڕاستی نەخۆشخانەیە دامەزراوەکی کۆمەڵ نییە. گەر ڕێزما بمبورە نازانن بگەێنە خەڵک. ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت ئەفرۆشێ هیچ کەس نازانێت داهاتەکەی چی لێت. بەڕاستی ئەوەی کردومانەوە ئەوەی لە داهاتوویکەین بیر و باوەڕمانە قەناعەتمان پێێتی. لە سەروبەندی نزیکبوونەوە لە وادەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان زۆرێکن ئەو لایەنانەی کە نزیکەی ساڵێک دەبێ هاوار دەکەن کە هەڵبژاردن دوان نەخرێت و لە کاتی دیاریکراوی خۆیدا هەڵبژاردن ئەنجام بدرێ. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە زۆرێک لەو لایەنانە ئەو لایەنانە نین کە دەتوانن لە پەرلەمانی کوردستان بتوانن زۆرینە بەدەست بێنن. بەڵام لەگەڵ ئەوەشدا داوایان کردووە و هاواریان کرد کە هەڵبژاردنن لە وادەی دیاریکراوی خۆیدا ئەنجام بدرێ. ئێستا هەرێمی کوردستان هەنگاو دەنێ بۆ نزیکبوونەوە لە دوایین وادە کە دیاری کراوە بۆی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان تێیدا ئەنجام بدرێ. چونکە نەتەوەی گرتووەکان و بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە پارتە سیاسیەکانیشەوە سوورن لەسەرەوەی ئەم وادەی کە دیاری کراوە کاتەکەی نەگۆڕێ و لە کاتی خۆیدا هەڵبژاردن ئەنجام بدرێ. پرسیاری گرنگ ئەوەیە کێ لەم هەڵبژاردنەیە براوە دەبێ. براوە بە ژمارەیە یان بە زۆری ئەو کار و پرۆژانەیە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لایەنەکان بە جیاوازی ژمارەی کورسیەکان و هێزەکانیان لە ناو خەڵکە توانیویانە خزمەتی خەڵک بکەن. سڵاوتان لێبێت من خۆنچەتەهام لە شارپرێسەوە ئەڵلقەیەم جارە لەگەڵ عومەر گوڵپی ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان هەندێک گفتوگۆ دەکەین. مامۆستا عومەر سڵاو لێبێت. سەرەتا باوە دەست پێ بکەین کۆمەڵی دادگەری تا چەند ئامادەیە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس مامۆستا خۆنچە سڵاو لە بینەرە بە ڕێزەکانیشتان. طبعاً کۆمەڵی دادگەری وەکو مەبدە وەکو پرەنسیب ڕێگەی هەڵبژاردن و ڕێزگرتن لە ئیرادەی خەڵکی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانێک کە نوێنەرایەتی بکە و لە ڕێگەی و پەرلەمانەوە حکومەتێکی شایستە بە هەرێمەکەمان بە وڵاتەکەمان هەبێت باوەڕی پێەتی و کاری جدی بۆەکە و ئەم مەبدەیەکی شەرعی و ئیسلامی شەلای ئێمە بۆیە لەگەڵەوەی میکانیزمێکی سەردەمیانەشە بۆیە ئێمە زۆر جەختی لەسەرەکەینەوە و ئامادەشین بۆ هەڵبژاردن نەگی ئێستا کە 5 جار هەڵبژاردن دواخرا و بەهۆی ترسی حیزبەکانی دەسەڵاتەوە لە دەنگی خەڵک بە تایبەت کاتێک دەنگی ڕاستەقینەی خەڵک بێ کاتێک کە پرۆسەیەکە شەفا بێ میکانیزمەکە ڕاست و دروست بێ و دەنگەکان دەنگی حەقیقی خەڵک بژمێرێ. ئێمە هەر لە مانگی 11 2022 ئامادە بووین کە بۆ ئەو کاتە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەست بەکار بێ و لەم کاتانی دواکەوتنیشە ئێمە ئامادەین. کۆمەڵی دادگەری هەرچەندە تەوەقوعات تۆزێ قورسە بەڵام تەسەور دەکەم جارە چەند کورسی بێنە لە پەرلەمانی کوردستان. خۆی ئەمە یەکەم جارە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بە 4 بازنە با بڵێن کێبەرکێەکەین. کۆمەڵ هەمیشە جەماوەرێکی جێگیری هەیە و ئەگەر دەرفەت بڕەخسێ لە ڕووی ئازادیەوە لە ڕووی ئەوەی خەڵک بتوانێت تعبیر لە ڕێی خۆی بکە و لە ڕووی توانای گۆڕینی قەناعەتی خەڵک بەتابەت خەڵکە ناڕازیەکە بەڕێستە زانی نزیکەی لە 60 تا 70 خەڵک بەشداری هەڵبژاردن ناکە. گریمان لە 20 تا 30
هەر هیچ کاتێک بەشداری ناکە پرۆسەکە هەرچی بێ بەڵام لە ساسی تا چلی ئەگەر بێت و ئەو خەڵکە ناڕازیە کە لە دەسەڵاتی یەکێتی و پارتی ناڕازیە لە کابینەکانی حکومەت ناڕازیە گەراوانە بیان بەشداری بکەن کۆمەڵ دەرفەتی گەورەبوونێ و فراوانبوونێکی گەورەی هەیە و لە هەموو حاڵەتێکە ئێمە ئەتوانین بە ژمارەیەکی باش بچینە پەرلەمان بەڵام ئەگەر میکانیزمەکە گونجاو ئەگەر یاساکان ئەگەر هەڵبژاردنەکە عادیلانە بێ و ئەگەر بالفعل سندوقەکان کاتێکەکەینەوە تعبیر بن لە دەنگی حەقیقینەوەکو وەکو ڕابرد و ڕێژەیەکی زۆری تەزویر بێ بە دڵنیایە کۆمەڵ تمۆحی زۆرە لە ناو خەڵکی کوردستانە دەنگێکی باش بەدەست بێ باشە سەرنج ڕاکێشان بۆ شەیەکەڵێ هەمیشە کۆمەڵی دادگەری دەنگێکی جێگیری هەیە بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ ڕابردوو بۆ داتاکان کۆمەڵی ئیسلامی با بڵێن کۆمەڵی دادگەری لە چەند مەحەڵەیەکی هەڵبژاردنە هەنگاو بە هەنگاو دەنگەکانی کەمی کردووە ئێوە چۆن نتوانن بڵێن دەنگەکانمان جێگیرە خۆی دەنگەکانمان کەمی نەکردووە میکانیزمی هەڵبژاردنەکان گۆڕاوە بۆ نمونە لە هەڵبژاردننی ڕابردوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بازنەکان بچووک بوونەوە بۆ ئاستی ڕوبەری 100,000 هاوڵاتی ئەمە وای کرد کە کۆمەڵ ئەتوانم بڵێم بە تەکنیکێکی هەڵەوە چووە هەڵبژاردنەکان هەڵی کۆمەڵ خۆی بەڵە هەڵەیەکی تەکنیکی بووە گەرنایمە جەماوەرمان لە دەست نەداوە بۆ نمونە لە بازنەی گەرمیان کەلار دەربەنی خان چەمچەماڵێمە هیچ کاندیدێکمان نەبوو ئێمە هەڵەیە خۆ دەنگدەرەکانمان لەوێ ماون و لە بازنەی تریش بە هەمان شێوە بۆ نمونە لە بادینان لە دهۆک بەڵە بۆ نمونە لە بازنەی دووەم یەکەمی سلێمانی کە بەشی باکووری سلێمانی بوو ئێمە کاندیدمان نەبوو باشە لە دەروی یەکێتی و پارتی کە دەنگ ناهێنێ یاخود با بڵێن ئەو دەنگە پێویستی کە چاوەڕێیەکە دەنگەکەی بەدەست ناهێنێ دڵە ساختەکاری کراوە مادەمەوە خۆتان بە هەڵێکی تەکنیکی و دەچنە نێو پرۆسەکە بۆ لە کۆتایی یا تاانەکەتان بۆ جۆرێڵن ساختەکاری کراوە خۆی دوو ئیشکال هەیە ئیشکالی یەکەمیانەوەی کە تۆ مەسەن تەکنیکەکەت هەڵەبێ یا پلان و بەرنامەکەت هەڵەبێ ئەمە شتێکە ئەوەی هەڵبژاردنەکان تەزویر و فرتوفێڵی تیاابێ ئەو شتێکی ترە ئێمە ئەزانین تیاابێ یان تایەتی بە دڵنیاییەوە بەڵام ئێمە دایمەنە بێ کارکەین چکە ڕێگەکەمان باشترین ڕێگەیە لەنە بە بەڵگەوەیە یعنی تۆ مەسەلەن ئێمە هەڵبژاردن لەگەڵ دوو هێزی سیاسیەکەین کە چەکی حیزبیان پێیە کە دام و دەستگا حیزبی و ئاسایشی و هەواڵگریەکانیان بەسەر خۆیانە دابش کردووە لە وڵاتێکا چەک بێلایەن نەبێت چەکی نیشتیمانی نەبێت چەکی یاسا نەبێت چەکی دامەزراوە نەبێت بە دڵنیایەوە کاریگەری سلبی هەیە و لە ژێردەستبوونی داهاتی هەرێمی کوردستان لە هەردوو حیزبەکەی دەسەڵات ئەمە واکە دەنگی خەڵک بکڕێ ئەمە واکە ئەنجامی ناڕاست بدا بەدەسەوە ئەوەش دەرەنجامەکەیەکەی بینین پەرلەمانێک دەبێت لە 111 پەرلەمانتار تەنها 11 تا 15 ئەرکی پەرلەمانتاری خۆی جێبەجێەکە تەنانەت پەرلەمانتارەکانی یەکێتی و پارتیش هەر ئەرکە پەرلەمانیەکانیشان جێبەجێ ناکەن چ جای ئەوەی بێن چاودێری حکومەتکان بێن ڕەخنەی لێ بگرن بێن یعنی ببنە فشارێک لەسەری بۆ هیچ نەبێ حکومەتەکەی خۆیان خەڵکی ئێمە بەڕاستی هەرچی ژمارەشمان کەم بوو بێ بەڵام بە قەبارەی زۆر زیاتر لە خۆمان لە پەرلەمانی کوردستان کارمان کردو چۆنەی سلمێنن خۆی یەکێتی و پارتی شەمان شتەڵێن گۆڕانی ژێڵێ یەگرتو شەیڵێ ئەنی کێشەی ئێمەی هاوڵاتی ئەگەر من وەکو ڕۆژنامەنووس قسە نەکەم ینی ڕۆشتا ئێوارەوەی کە گوێمان لێبێ ئێمە زۆر لە قەباری خۆمان و لە هێزی خۆمان زیاتر ئێمە بووینوامان کرد ئێمە بووینوامان کرد ئەی بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان دۆخیان هەروە هەر بەڕاستی ئێوە بۆ هەرێمێکی تر ئیشتان کردووە یان هەر بەڕاستی ئیشیشتان کردو هیچیش ناگا بە هاوڵاتیان پێم بڵێ ئەو کارەکە چییە؟ من ئەو پرسیارە زۆر دقیقەوە هیوادارم هاوڵاتی لە کوردستانە ئەم پرسیاری لا دروست بێەوە بە دوای وەڵامەکەشیا بگەڕێ پەرلەمانی کوردستان دوو ئەدای جیاواز پێشکەشەکە یەکەمیان پەیوەندی بە پەرلەمانتاری زیتەڵ و چاوکراوە و زیرەک و بەتوانان نەترس و بوێر کە ئەرکەکەی بخۆی بەباشی ڕاپەڕێنێ ئەمە ئەگەر 5-6 ئەندام پەرلەمان دە ئەندام پەرلەمانی شابێ بەڕاستی بەسە ئەرکێکی تر ئەرکی دووەم ئەوەیە کە تۆ پێویستت بە ژمارەیە واتە تۆ بۆ ئەوەی متمانە لە حکومەت وەرگریتەوە بێ 50 زایدنیەکە هەبێ ئەبێ متمانە بە حکومەت بدە بێ 50 زایدنیەکە هەبێ بۆ نمونە کاتێ پرساندنەکەی بە پێی پێڕەوی ناوخۆ ئەبێت 23 این واژۆت هەبێ بۆ وەزیر 25 هەبێ بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرە ئێمە ئەو واژۆیانەمان نەبوو ئەو ژمارە نەبوو بەڵام کاتە ئەوەی ئیتر بێنە ماڵەوە مادەمای بۆ بەشداری هەڵبژاردنەکە ئێوە یەکگرتو بۆ نمونە گۆڕان ئەوانەی کە ژماری کورسیتان کەمترێ لە یەکێتی و پارتی خۆی کەواتە چۆنیەن ئەم بۆشاییە پڕەکەنەوە
ئێمە چاومان لەوەیە ڕۆژ بە ڕۆژ هەڵبژاردن بۆ هەڵبژاردن خەڵک لە کوردستان وشیار بێتەوە تێبگالەوەی ئەم دەسەڵاتە هەیە دەسەڵاتێکی نانیشتیمانیە دەسەڵاتێکە ئێوێ هەرێمی کوردستان بە سامان و سامانی مادی و مرۆیەوە بۆ بەرژەوەندی خۆی حیزبەکانی خۆیان بنەماڵەکانیان و تەنانەت بچووکیان کردێتەوە بە خێزانەکانیان بەکاربێنن تا هاوڵاتی زیاتر لەمە وشیار بێتەوە لەوان دوورەکەوێتەوە لە ئێمە زیاتر هەڵبژاردن بۆ هەڵبژاردن تەنیا پێویستمان بە وشیارکردنەوە پێویستمان بۆ نێ بڵین ئەم هەڵبژاردنە دۆخمان باشترەکە جارێ هەر لە دۆخە خراپەکە یابی پرۆسەیە یعنی هەر پرۆسی گۆڕانکاری شوایە باشە مادەمێکێتی و پارتی سامانی گشتی بەکارێنن مادەمێکێتی و پارتی هێزیان لایە دەسەڵاتیان لایە پارەکانیان بە شێوازێکی ناشەرعی و دەستەهێن و بەکاری شێهێنەوە لەم کاتانە ئەی بۆ ئەوان هەردوو هێزە گەورەکەن بۆ ئێوە مادەم ئێوە کە ئەڵێم ئێوە مەبەستم لایەنەکانی تریشە لایەنە بچووکەکان و ژماری کورسیتان کەمترە بەو پاکیە بەو بێگەردیە کارەکەن ئێوە هەردەنگتان کەم و ئەوانی چردەنگیان زۆرە طبعا ئەوان بە ژمارە ڕۆژ بە ڕۆژ هەڵبژاردن بۆ هەڵبژاردن دەنگیان کەم بۆتەوە دەنگیان کەم بۆتەوە تۆ تەماشای هەڵبژاردننی یەکەم کە بە بەراورد بە ژمارەی دانیشتوان لە هەرێمی کوردستانە نیوە بە نیوە تقریبان بە نزیکەی نیوە بە نیوە دەنگی هەرێمی کوردستانیان بەدەستێنە یعنی شوێن هەبوو لە سا 99 لایەنێک دەنگی تیاهێناوە ئەی ئێستا بڕۆ تەماشاکە بۆ نمونە پارتی کە بادینانی لەسەر خۆی قفڵ کردووە بە دەسەڵات و بە هێز و بە چەک و بە پارە و ئەوانە بەس ئێستا بادینان بەڕاستی وشیارێکی گەورەی تی ئەگا لەوەی کە بەم جۆرە دەنگ بداوەکو ڕابردوو و شارەکەیان گەنجەکانی بێکارترە بن بێ ئاوترە بن ماڵەکان و بێکاری زیاتر باڵە بە دڵنیاییەوە یەکێتیش بە هەمان شێوە لە ئێستا یعنی هاتوونەتە سەر ئەوەی یەک دقعفم کە چۆن ئەڵێ یەکێتیش بە هەمان شێوە یەکێتی بە هەمان شێوە خراپتر دۆخی یەکێتی طبعا دەتوانن ئەم دەنگە ناڕازێ بەرزکەنەوە و ئۆفیسیشتان هەیە و حیزبیشتان هەیە و هیچیش ناکە هەمیشە یەکێتیش لە ناو سلێمانیا وا ناوزەند کراوە کە مەودای ئازادیەکانی زیاترە لە هەولێر و پارتی ئەگەر یەکێتی و پارتی دەسەڵاتیان هەبێت بەو جۆرە بەڕاستی دەمی هەمووانە بەستن بەڵام بە خۆشحاڵیەوە هەم ئەوان ئەو دەسەڵاتیان نییە و هەم خەڵکیش ئەوەندە بێدەنگ و دەستە و سانیە ڕۆدا ئاماژەیەکی دڵخۆشکەرە بۆ وشاربوونەوەی خەڵک بەڵە بۆ وشاربوونەوەی خەڵک بۆ هەڵبژاردننی شنگاوێکی باشە 100% گۆڕانکاری لە هاوکێشەکانە دروستەکە و گۆڕانکاریش بەم جۆرە هەڵبژاردن بۆ هەڵبژاردن و ئەو لایەنانەی کە سەروەت و سامانی هەرێمی کوردستان بۆ بەرژەوەندی خۆیان بەکارێنن دەنگیان کەم بێتەوە ئەو لایەنانەی باوەڕیان بە ئاشتیە باوەڕیان بە نیشتیمانە کارەکەن بۆ ئەوەی دامەزراوەمان هەبێ پارەی ئەم وڵاتە بۆ خەڵکی ئەم وڵاتە بێ دەنگمان زیادەکە و لە هەڵبژاردننی داهاتوو کە بڕیارە لە مانگی بەڕێوە بچێ بەڕاستی من وا چاوەڕێەکەم ئەگەر خەڵک بەشداری بکە بە ڕێژەیەکی باشتر گۆڕانکاری زۆر گەورە ڕووەدا طبعاً گۆڕانکاری ینی گۆڕانکاری بە ڕێگەی ئاشتیانە چ بە پەروەردەکردنی خەڵک بە سیستەمی پەروەردە و قوتابخانە و مەدرسە و سنتەر و دامەزراوەی تایبەت چ بە گۆڕانکاری بە ڕێگەی هەڵبژاردن و گۆڕانکاری لە دامەزراوەکانە گۆڕانکاریەکی هێواشە بەڵام زۆر ئەرێنیە زۆر ئاشتیانەیە لە قازانجی وڵات باشە حەزەکەم بێ مەسەر خاڵێک کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردووەیەک لە بەرپرسە پاڵاکانی لە ڕێگەی شارپرێسەوە کە چاپێکوتنمان لەگەڵ کردووە دەڵێ بۆ هەڵبژاردننی پێشوو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئامادە بوو لەگەڵ کۆمەڵی دادگەریە لیستێکی هاوبەشی فراوانی ئیسلامی هەبێ بەڵام کۆمەڵی دادگەری ئامادە نەبوو پرسیارەکەم لەوایە ئەگەر دوای هەڵبژاردن کۆمەڵی دادگەری زانی دۆخەکە لە قازانجی نییە هەڵوێستەکەی گۆڕێ یان لەسەر هەمان هەڵوێستی بەردەوامە بێ ئەگەر یەکگرتو و مبادرەی ئەوەی بۆ کرد لیستێکی ئیسلامی فراوان پێک بێنێ مامۆستا خۆنچ طبعاً ئێمە بەڕاستی پێش هەڵبژاردنیش و دوای هەڵبژاردنیش من بۆ خۆم کە لە پەرلەمان بووم هەمیشە چاومان لەوە بووە ئەوەی قازانجی ئەم وڵاتەی ئەوێت بەیەکەوە کار بکەین خەڵکێک هەیە تۆڵی قازانج لەوایە کە پێکەوە بن بەڵە هەموو ئەوانەی دەنگی نیشتیمانین دەنگی ناڕازایی ئەم وڵاتن ئەیانەیە گۆڕانکاری ڕیشەی ڕووبدا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ نەکرا بەداخەوە یعنی تا ئێستا گەشەی بیری سیاسی لای لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتیش لەو ئاستانیە لە بازنەی گەورە بۆ بەرژەوەندی گشتی پێکەوە نەخێر کۆمەڵ زۆر کراوانە بیرمان کردوت و لە هەڵبژار لە پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی پێش ئێوە ئامادە لە پەرلەمانی کوردستانە تەماشا لە پەرلەمانی کوردستانە مامۆستا خۆنچە بڕۆ تەماشای یاداشتەکان بکە تەماشای پرساندنەکان بکە
جا باسی پێوەرت کرد کە چۆن بزانین ئێوە باشتر کارتان کردووە 5% لەم خولەی پێشووی پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستانە کراوە هەر سێکیان هەر پێنجیان کۆمەڵ جوڵێنەر سەرەکی ترین دەنگ بووەتیایە واژۆ بووەتیایە یەکێکیان سییانیان هەر واژۆی سەرەکی و جوڵاندنی سەرەکی کۆمەڵ بوون دوانیان هەر بەدەستی خۆم نووسی و من پرساندنەکان بۆ وەزیری دارایی بۆ وەزیری سامانە سروشتەکان یعنی پرساندن ئەو شتە بڤەیە کە لە پەرلەمانی کوردستانە دەستی بۆ نابرێ بەداخەوە نابێ بەڵام تەماشاکە با من ئەمە تەواو بکەم بڕۆ تەماشا یاداشتەکان بکە هەر کەسێ یاداشتێکی ناڕازایی هەبوو بێ بە ئاراستەی بەرژەوەندی خەڵکی کوردستان تەنانەت پەرلەمانتارانی یەکێتی و پارتی جوڵان دەبێتیان واژۆی کۆمەڵی لەسرە بەڵام لایەنەکانی تر هەموو بۆ جۆرە بیریان نەکردوێتەوە من پرساندنم کردووە تەکلیفم لەلایەن کردووە کە ناڕازیە ئۆپۆسیۆنە بۆی بێت واژۆم بۆ بکە چۆنە بێت لایەن هەبێ ئۆپۆسیۆن بێ ناڕازی بێ یعنی ئامادە نەبێ بە هۆکاری زۆر بچووک لەگەڵ تا واژۆ بکە بۆ چاودێری حکوومەت بۆ لێپرسینەوەی ئۆپۆزیسیۆنی ڕاستی و ئۆپۆزیسیۆنی ڕووکەشیشمان هەیە بەدڵنیایەوە خەڵک دەتوانێت ئەوە زۆر بە ئاشکرا لە خولی پێشی پەرلەمانی کوردستان ئەوتان بینی بەڵە لە خولی پێشوی پەرلەمانی کوردستانیش هەبوو لە بەرامبەر خەڵکە ئۆپۆزیسیۆنە لێژێریشۆ لەگەڵ دەسەڵاتە یارمەتی دەرە خەڵکانێک هەبوون لە دەستگای ڕاگەیاندنا لەسەر مەسەلەن ئەو کاتانەی کە چاودێری جددینیە لە ناو هۆڵی پەرلەمانە با بڵێن قسەکردنێکە و ئەڕوا بەبێ لێکەوتە یاسایی زۆر ناڕازیە زۆر ئۆپۆزیسیۆن 5% ئەگەر هەڵە نەبم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە 5 یاداشتی پرساندن پێشکەش کراوە لای کۆمەڵی دادگەریەوە ئەگەر لای ئێشەوە بێ ئیمزاتان لەسەر کردووە هەر پێنجیان بە واژۆی 23 تا 21 تا 23 ئەندام پەرلەمان لە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتارانی ناڕازی بەڵام هەر پێنجیان ئێمە سەرەکی بوون باشە کەواتە من دوو پرسیارم هەیە لەسەر ئەمە بۆ هەڵبژاردنێکی واهی ناتوانن ئەمە بکەنەوە بە کەمپین بیری خەڵکی بخەنەوە کە ئێوە بوون و زایدەن کە ئێوە ئەو مەلەفە بڤانە هەستیارانە کۆمەڵی دادگەری بەو جورئەتەوە بەو جەراعەتەوە ئەتوانێت دەستی بۆ بەرێ بۆ لەسەر ئاستی باڵا بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی شۆ بێ بڵم سەرۆکی کۆمەڵی دادگەری لە ڕووی کۆمەڵایەتی و لەگەڵ لە دەرەوەی سیاسەتەڵم لەگەڵ لایەنە دەسەڵاتدارەکانە جەنابی مامۆستا عەلی باپیر پەیوەندێکی باشی هەیە بۆ ئەم پەیوەندیە باشە ئیزافە ناکاتە ئەو هەموو کار و چالاکی پەرلەمانتارەکانی هەیەی کۆمەڵێک دووستێ بەرێتە پێشەوەلەوەی کە هەیە کۆمەڵ ئەگەر هەڵبژاردنەکە تاوەکو مەودای ئازادی تیا فراوان بێت تا سیستمەکە باشتر بێ تا مەودای ئازادی چۆنی فراوانێکی مامۆستا عومەر یعنی هەرگیز لە ناو کوردستانە نەبووە دەستی من و تۆ بگرێ بڵە بۆت نییە دەنگ بدەیت ڕاستە بەڵام مەسەن فشارکردن هەیە چاوسورکردنەوە هەیە هاوڵاتیەکی ئاسایش کە موچەیەکی هەیە لای مەسەن یەکێتی و پارتی هەڕەشەی بڕینی لێ بکەن جاری وایە کاریگەری هەیە لەسەرەوەی کە تەنانە دەڵێن بایعەکەتانە بڕین کاکە مستەقبەلی خۆت مەفەوتێن لە ڕێگەی حیزبەکەی خۆی و موچەی پێدا مافی ئەوشی نایەتێ چای لە سوورکاتۆ بڵە دەبێت دەنگم بۆ بدەیت ئەبێ یان نابێ چونکە پارەی یەکێتی و پارتی نییە بێ هاوڵاتی تێ بگا ئەم پارەی چۆتە گیرفانی یەکێتی و پارتی و بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریانن ئۆتێلی پێکڕن نەخۆشخانەی تایبەتی پێدروستەکان زانکۆی تایبەتی پێدروستەکان مناڵەکانیان خەریکی سەفرە و سیاحەت و باشترین زانکۆکانی دنیاتی یاکەن ئەمە پارەی خەڵکی کوردستانە تەمانە هیچ نەزەرێشتا ڕاست نەبووتەوە خەڵکێکی زۆر هەیە لە کوردستان پێی وایە ئەمە لای هاوڵاتی لای ئەمە ڕۆنە نەود مڵکی خەڵکی کوردستانە داهاتی گومرگ باش ڕسومات ئەمانە بەڕاستیە بێ بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بەکاربێنەوە بەڵام هێشتا ماومانە هاوڵاتی بە شێوەیەکی گشتی تێبگالەوەی کوردستان مڵکی یەکێتی و پارتی کەواتە بەشێک لە بەرپرسیارەتەکە لەسەر ئێمەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە دەبێت تەقیمەکە بکەن بەس هەز ناکەن بەشەکەی تری لەسەر ئێوەی کادرە سیاسیە باڵاکانی حیزبەکانە ئەوانەی دەرەوەی یەکێتی و پارتی ئەمە تاکەی یعنی ئێستا ئێمە لە دۆخێکین ئەگەر باسی دواکەوتنی موچاکەی باسی هاوتاکردنی موچاکەی باسی لە دەستدانی دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستانەکەی باسی نەمانی دەرمانەکەی باسی نەمانی خزمەتگوزاریەکەی نەخەڵک ناکرێ ئەمانە بکاتە پێوەرێک ئەم جارە سزای ئەو دوو دەسەڵاتی پێبا یان هەر بەڕاستی ئێوەن ینی لەگەڵ ڕێزما بمبورە نازانن بگەێن نەخەڵک ئەبێ شتێکە بێ لە بینی ئەم دوانەیە ئێمە یەکام بالفعل ئەبێ هەموو ئەوەی لەسەر شانمانە بۆ گەیاندنی ئەوەی کە کوردستان بەم جۆرە بەردەوام بێ هەمومان لە مەترسیان ئەوەی کوردستان لەم جۆرە بەردەوام بێ بەم جۆرە ئەبێت هاوڵاتی تێبگەێنین و ئێمە ئەرکی سەرشانی خۆمان جێبەجێ بکەین بەشێک ئەو پەڕی تواناتوانیمانە یعنی کۆمەڵی دادگەری لە ڕێگەی هەموو دامەزراوەکانیەوە خەریکی ئەوەیە کە ئینسان هاوڵاتی لە کوردستانە
تێبگالەوەی کە مافی هەیە تێبگالەوەی دەسەڵاتی هەیە هەڵبژاردن و دەنگدان دەسەڵاتێکی زۆر گەورەی هاوڵاتی هەیەی کە یەکێتی و پارتی تەنانەت 4 ساڵ جارێکیش ئەو دەسەڵاتە نادەنەوە بە خەڵک ئەوە تا هەڵبژاردن یعنی بە مانگ و بە چەند مانگ و بە ساڵ و دوو دانە ساڵ دوایان باشە لەبەری ماوی بەرنامەکەم بەرەو کۆتاییە چێت چەند پرسیارێکی خێراکەم وەڵامەکان کورتتر بێ بۆی بتوانین زۆر بە ڕوونی وەڵامەکان بگەینی نەبینەران کۆمەڵی دادگەری ئەگەر بێت و لەو فەرز نابشتێتە 10 بۆ 12 کورسی بۆ پەرلەمانی کوردستان حتمما ژمارەکە هێشتا کەم دەبێت بەم ژمارەکەمی کورسیەوە دەتوانێت گفتی چی با بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە لایەنگرانی خۆتان و بە دەرەوەش گرنگترین شت ئەوەیە مامۆستا خونچە کە ئێمە ڕازگۆین لە نوێنەرایەتی کردنی خەڵک ئەو بەڵێنانەی ئەیدین لە کاتی هەڵبژاردنە لە کاتی کاتێچینە پەرلەمان هەر ئەوە ئەەکەین و ئێمە نەک 15 و 20 بین تەوان زۆر گرنگە تۆ باسیەوەکەی 10-12 بین تەوان زۆر گرنگە و چاومان لەوەیە بەڵام ئەگەر یەک کورسیش بین ئەتوانین ئەوە بکەین کە دەنگدەری خۆمان ڕازیکەین مامۆستا خونچە من بە تەنها خۆم لە ڕێکاری پەرلەمانی و دادگاییەوە ڕێکخراوێکم داخست کە هەوڵی ئەوەی ئەدا کە گەنجانی ئەم وڵاتە خراپترین لادانیان هەبێ کە هاوڕەگەزبازی و لادانی ڕەوشتیە کە ئەمە بڤێ بۆ هەموو خێزانێک بیرکردنەوەی هەرچی بێ بۆ خێزانی مسلمان بڤێ بۆ خێزانی مەسیحی بڤێ بۆ خێزانێک کە ئەندام و لایەنگری یەکێتی و پارتین بڤێ ڕێکخراو هەبوو لە پێش چاوی یەکێتی و پارتی و دامەزراوەکان 6 دانە ساڵ ئیشیە کرد بۆی پەرە بە هاوڕەگەزبازی بدە ئێمە کفرە بە نیسبەت کوردستانەوە ئێمە کردمان خەڵکی تر خۆی نادا لە قەرەی ئەمانە ئێوە یان تۆ لە ناو کۆمەڵی دادگەریە طبعا من لە چوارچەوەی کۆمەڵە وەگەر بۆ زانیاریت لەوە چوو ئەگەر لە چوارچەوەی کۆمەڵانە بم نەمتوانیە ئەوە بکەم بەڵام من کردم لە ناو کۆمەڵی دادگەری بەس بەڵام کێشەکە لەوەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ دەنگدەری ڕاستەقینە لە ناو کۆمەڵی دادگەری و حیزبەکانی تریشە کەسێکی وەکو بەڕێز گوڵپی هەیە بەڵام لایەنگریشتان هەیە دەگوترێ زۆر بە ڕوونی و ئاشکرایی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بۆیە دەتوانێت هەندێک کار بکە یعنی دەنگدەر چەواشە بۆ لەبینی ئەم دوانەیە تەنانەت لایەنەکانیش بۆ خۆیان ناتوانن کاندیدەکانیان بپاڵێون بەو مەعیار و پێوەرە ڕاستەقینەی کە هەیە هەر بەڕاستی ئەمە هەیە خۆی هەندێک تۆمەت هەیە لە نێوان با بڵێن ڕاستی و تۆمە تا بەڵگە هەیە ئەگەر ئێمە بدەرکەوێ بە بەڵگە کەسێک هەیە نزیکە لە هەر حیزبێکی دەسەڵات بەڕاستی کۆمەڵی دادگەری توانێت دەریکە بەڵە بەدڵنیاییەوە زۆر ئاسانیشە و ئەسڵەن هەر جەماوەری کۆمەڵ خۆی دەنگدەری کۆمەڵ خۆی و کادرانی کۆمەڵ خۆی ڕێگە بەمێنێت چۆن نتوانن ئەوە بکەن نیمانە شتی ئێمە تەنها سوود لە خەڵکەوە وەرەگرین و قوت لە خەڵکەوە وەرەگرین و لە غەیری ئەوە لە هیچ سەرچاوێکی ترمان نییە کە سوودمان پێ بکەێنە ئەگەر سوودیان پێ بگەیان داینایە و حاڵی دۆخی ئیدارە لە خاڵە ئیجابیانی لە ماوەی ڕابردووە ڕوبەڕووی کۆمەڵی دادگەری ئەکرایەوە ئەوەیە کە زۆرێک لە لایەنگرانی دەخاتە سەرکار هەندێک کار و پرۆژی خزمەتگوزاری هەبوو وەکو نەخۆشخانەی بەخشین و چەند شتێکی تر هەبوو کە دەکرا دەگوترا بریا زۆربەی لایەنەکانی تریش سێکتەرێکی خزمەتگوزاری ئاوا بگرن چەند نەخۆشخانێکی وا دروست بکەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودی لێوەربگرن بەڵام دواتر تۆمەتی ئەوە ڕوبەڕووی کۆمەڵی دادگەری کرایەوە کە تەنها لایەنگری خۆیان دادەنێن لەبەر ئەوەی موچەکانیان کەمە ئەمە ڕاستەیان هەڵەیە ڕێک دوێنێ کادرێکی کۆمەڵ مناقەشەی ئەمەی لەگەڵان کردم خۆی دەرچووی علوم کیمیا ئەیوت بۆ من لە مختبەری نەخۆشخانەی بەخشین جێناکەنەوە نزیکەی 50 خەڵکی تر لە پزیشک و کارمەندی تەندروستی و ئیداری هەیە کە کۆمەڵ نین و لەوێ کارەکە ئەگەر من کۆمەڵ نەبوو بچم سیڤی تەقدیم کەم ئەگەر خاڵەکان شیا بێوەردەگیرێن طبعا بەپێی پێویستی بەپێی کەلێنەکە بەپێی پسپۆڕیبەستمەوە ئەگەر کەسێکدان بۆ بنێ بڵێ من کۆمەڵ نیم من یەکێتیم پارتیم بەڕێز بچۆرە نەخۆشخانەی بەخشین ئەبینی کە بەڕاستی نەخۆشخانەیە دامەزراوەکی کۆمەڵ نییە طبعا شتێکی ئاساییە لە ناو بارگەکانی کۆمەڵە با بڵێن ئێمە لە چوارچێوەی بیر و باوەڕ و ئەفکاری کۆمەڵ و پەیڕێ و پرۆگرامی کۆمەڵا کارکەین بەڵام لە بەخشینە لە نەخۆشخانەی بەخشینەوانەکەین کاتێ پەرلەمانتارین واناکەین چونکە ئەمانە دامەزراوی گشتین دەستگای بەخشین کاتێ هاوکاری خەڵکەکە جیاوازی ناکات لە نێوان ئەوەی کە ئەم کەسە کە هاوکاریەکە کێ و سەربەچە حیزب کۆتا پرسیاری خۆمەکەم بڕیاردەری ڕەوتی هەڵوێست بەڕێز عەلی حەمە ساڵح دەڵێ لە چاپێکەوتنێکیان لەگەڵ شارپرێسا دەڵێ هیوام ئەوەیە کە ئەم خولەی پەرلەمانی کوردستان زۆر جیاواز دەبێ و چاوم لەوەیە هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ئەگەر بتوانین بە هەمومان دەنگێکی وەها بەدەست بێنین پێکەوە لە دەرەوەی یەکێتی و پارتی ئێمە بتوانین حکوومەت پێک بهێنین
تا چەند ئەمە واقعیە، تا چەند ئەمە مستحیلات نییە. ئەمە دەرفەتێکە و بەڕاستی واقعیە کۆمەڵی دادگەری ئامادەیە ئەم دەستە درێژکە 100% و ئەگەر بێت و لە دەروی هێزە ئیسلامەکانیش بێ ئەگەر بێت و دەنگی ناڕازی کە خزمەتی ئەم وڵاتە بکە سەروەت و سامانی ئەم وڵاتە بگەڕێنێتەوە خەزێنی گشتی بە یاساکان کارکە دژی گەندەڵی بێ و لەگەڵ ئەوە بێ کە دامەزراوی سەربەخۆ بن بە تایبەت دامەزراوەکانی چاودێری بەڵە کۆمەڵ ئامادەی هاوکاریە لەگەڵ هێز و لایەنی لەم جۆرە بۆی حکوومەتێک پێک بێت کە بەڕاستی حکوومەتی خەڵک بێ حکوومەتی ئایندەی کوردستان بێ و ئەمە واریدی شەخون چەخە ئەستەیەکێتی و پارتی ڕۆژ بە ڕۆژ لاوازە بن ڕۆژ بە ڕۆژ لە لای وڵاتانی تەنانەت دۆستیش ئەو سنگ و قورسایان نەماوە لە بەغدا سنگ و قورسایان نەماوە ئەگەر خەڵک هیممەتکە و ئەگەر خەڵک بەڕاستی بە ئاراستەی بەرژەوەندی وڵاتەکەی دەنگ بداوە بەشداری هەڵبژاردن کە ئەگەرێکی کراوەیەکە ئەم جارە پەرلەمانێکمان هەبێت کە هەمومان دڵمان پێ باشە. دواپەیامی خۆت بۆ بینەران لە ڕێگەی شارپرێسەوە کە مامۆستا عومەر هەمومانەی ناسین چەندە پیاوێکی باش و چاک و من هیچ لایەنگرێکی کۆمەڵی دادگەری نیم بەڵام مامۆستا عومەر زۆر زیاتر لەوەی کە ئەو هەموو ساڵی کۆمەڵی دادگەری کردوێتی مامۆستا عومەر هەموو خەڵکی کوردستان دەیناسێ پیاوێک لەو مەکانەتی جەنابتانە بەو هەموو باشیەوە پەیامی خۆی لە ڕێگەی شارپرێسە بگەێنێتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لایەنگری کۆمەڵی دادگەری ناڵێم هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە بەڵێنی ڕازگۆیە دەین لەگەڵ خەڵکی کوردستانە مامۆستا خونچە بەڕاستی ئەوەی کردومانەوە ئەوەی لە داهاتوویکەین بیر و باوەڕمانە قەناعەتمان پێیەتی و قەناعەتمان وایە ئەم هەرێمە وڵاتی خەڵکی کوردستانە وڵاتی دوو حیزبی سیاسی نییە هی کۆمەڵ نییە هی یەکێتی و پارتی نییە ئەبێ خەڵک ڕۆڵی هەبێ لە ئیدارەدانیا ئەبێ سەروەت و سامانی وڵاتە بۆ بەرژەوەندی خەڵک بێ مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان زۆرن تا ئێستش نەوت مەسەن ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت ئەفرۆشێ هیچ کەس نازانێت داهاتەکەی لێت ئینابێ خەڵک قسەی هەبێ لەمە ئەم پەرلەمانە گەر واز لێ بێنێ خەڵکی کوردستان ئەو یاسانی لەو پەرلەمانەوە دەرەچن بەسەر مامۆسانی زانکۆ جێبەجێ بێ بەسەر نەخۆشخانە و دکتۆرەکانە جێبەجێ بێ بەسەر من و توە کاتێچینە دادگاکان جێبەجێ کاتێچینە دایرەی ئاو دایرەی کارەبا بەسەر هەموو هاوڵاتیەکە جێبەجێ بێ بۆیە بێ خەڵک بزانێ ئەم پەرلەمانە نابێ بەجێ بێڵێ بۆ خەڵکێک کە بەڕاستی بەلایەوە گرنگ نییە چی یاسایە دەرەچێت دواپەیامت بەڵام زۆر بە کورتی دوێنێ شەو شتێکم بەرچاوکە و چاوپێکەوتنێکی جەنابتە باز لەوە ئەەکەیت پرسیارەکەڵی داهاتی سلێمانی بۆ کێو دەچێ سێ ئەندەرپاز لە سلێمانی دروستکراوە هیچی لەسەر داهاتی سلێمانی دروست نەکراوە کەمی دەرمان لە نەخۆشخانەکانی سلێمانی تاکەی تۆ یەک سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەریت لە بازنەی سلێمانی و ئەندامی خولی پێشی پەرلەمانی کوردستان بووی تۆ پرسیارکوی ئەبێ ئێمە چی بکەین من پرسیارەکەم لە دەسەڵاتە بەڕاستی لە دەسەڵاتی سیاسی و ئیداری و مالی و سەربازی لە سلێمانی تەنها پرسیارت لەسەر بۆ دەسەڵات لە پەرلەمان هەموو ڕێکارەکانی یاسایی و دادگاییمان بەکارهێناوە بۆی لەم دەسەڵاتە بپرسینەوە لە حکوومەتەکان بپرسینەوە بۆ خۆم هەر لەو دۆسەی بەڕێزت باسیەکەی کە بە پرسیار کردومە 4 سکاڵام لە دادگای سلێمانیە لەسەر ڕێگاوبان لەسەر دەرمان و پزیشکی نەخۆشخانەکان بەڵە 4 سکاڵە دوانیان گەشتونەتە نەتیجە بەداخەوە داخراون کە لە داهاتوە زانیاریان لەسەردەم دوانیان هێشتا لە قۆناغی لێکۆڵینەوە نەتیجەکەی کە داخراون نەتیجەکەی داخراون بەداخەوە یعنی بۆ ئەوەی ئێمە ڕوبەڕووی گەندەڵی بینەوە پێویستمان بە پشتیوانی خەڵکی کوردستانە ئەبێ خەڵکی کوردستان بزانێ چاکسازی ڕاستەقینە گۆڕانکاری ڕاستەقینە پێویستی بەهێزی فراوانی خەڵک هەیە چ لە کاتی هەڵبژاردنەکانە پشتگیرمان بێ پشتگیری ئەهلی خێر بێ ئەهلی چاکە بێ ئەوەی خێر و خۆشی بۆ وڵاتە ئەوێ یعنی خونچەکان پێوەەر زۆرن تا خەڵک ئەمە بناسێتەوە و ئەگەر خەڵک ئەمە بکە بە دڵنیایەوە ئێمە باشتر و ئازایەنەتر و چاکتر ئەتوانین ڕێکارەکانی پەرلەمان یاساکان دادگاکان دەستگاکانی چاودێری بەکاربێنین بۆ لێپرسینەوە لە دەسەڵات عومەر گوڵپی ئەندامی خولی پێشی پەرلەمانی کوردستان و سەرۆکی لیستی دادگەری داهاتوو بۆ پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆم لە شارپرێسەوە چاپێکوتنی ئەم جارە کۆتایی هات بەخوای گەورەتان ئەسپێرم